دەی پیرۆزە بەڵێ بڵێ حادثێکی هەبووە بڵێ دەرمەت سامێکەوە بڵێ زۆر جیاوازە ستای کاپ بە ئادرەسۆریشکردنەوە بۆ هەموو دۆزیەوە کاک شێخەمە عینی تۆ پارەکە هەیە ئێمە بەڕاستی ئەم مەوقع و ئەم شوێنەمان هەڵبژار بۆم پرۆژەیە ئەمە بەڕاستی لە پێشا مەعسکەر بووە لیوا بووە ئێستا ئێمە هونەری تیا پێشکەشەکەی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر بەشودانە بە نیسبەت ئێمەی هونەرمەندانەوە و هەروەها بە نیسبەت خەڵکی خۆشەویستی شارە جوانەکەی کەلارەوە ئەمڕۆ من نازانم چ شتێک چۆن تحمیل لەو خۆشیە بکەم کە بەڕاستی ناوەندێکی کولتوری لێرە کراوەتەوە بە ناوی ناوەندی کولتوری ئارام جێگەی دەستخۆشیە و هەروەها موێ سوپاسی هەموو ئازیز و خۆشەویستانە بکەم و بە تایبەتی جەنابی کاکبات هەروەها کاک شێخ ئەحمەد کە دەستیان هەبووە لە پێشکەشکردنی ئەم دیاریە جوانە دووبارە دەستخۆشی لە جەنابی کاکبات کاک شێخ ئەحمەد پیرۆزبایی لەسەر جەم هونەرمەندان و ئەزانین ئەمڕۆ مەدالیایەکی زێڕین کراوە بەسەر سنگی ئێمەوە چاوتان ماچەکەم بە ئومێد دەوێن جەنابی کاکبات ماوەیەکی زۆرە جوڵەیەکی هەیە ئەزانین جوڵەکانیش بۆچی و زیاتر بۆ خزمەتکردنی هونەرە لە هەموو کوردستانە و بە تایبەتیش لە شارە حەیاتەکە و لەم سنوورە هەرچێکیش بە ئێمە بکرێ بۆ ئەو کش و کوڕەگەنجانەی کە لێرەن ئێمە پشتیوانیانەکەی بۆ ئەوی بتوانن ئەوان لێرە خۆیان دروستکە خۆیان پێ بکەینە ڕەوتی هونەر لەم شارە بەرەو پێشەوە بڕوات.